بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. اللهم آمين. عزیزان و خوشویستان، سلام و رحمت و مهربانی خدای پروردگارتان لسر بیت. خدای پروردگار بە لوتف و کەڕەمی خۆی بمانگەڕێ لە بەندە ڕاستەقینەکانی خۆی، لەو بەندانەی کە لە دنیادا بەختەوەرن و لە ڕۆژی قیامەتیشدا کەسانێکی سەرفرازن. خۆشحاڵم کە جارێکی دیکە لە بەرنامەی سەرفرازان پێتان دەگەمەوە، بەو ئومێدەی کە جێگەی ڕەزامەندی خدای پەروەردگار بێت و پاشانیش ببێتە مایەی دەرس و پند بۆ هەموو لایەکمان. یەکێکی دیکە لەو کەسانەی کە سەرفرازن ئەو کەسانن کە ئارامگرن، ئەو کەسانن کە لە بەرامبەر هەر بەڵاو موسیبەتێک کە بەسەریان دێت سەبر و ئارام دەگرنندان بە خۆیاندا دەگرن، شتێک ناکەن کە خوای پەروەردگار لێیان تۆڕە بێت، شتێک ناکەن کە لە شەریعەتا قەدەغە بێت. ئەو کەسانەی کە لەسەر عیبادەتی خوای پەروەردگار خۆڕاگرن و دامەزراون، ئەو کەسانەی لەسەر نەکردنی گوناه و تاوان دامەزراون، ئەو کەسانە کەسانێکی سەرفرازن. سەبر یعنی ئینسان بە زمانی شتێک نەڵێت کە لە شەرعدا قەدەغە بێت. وەختێک بەڵام موسیبەتێکی بەسەردەیە خوای گەورە تاقی دەکاتەوە، شتێک نەڵێ کە خوای پەروەردگار لێی تۆڕە بێ و لە شەرعدا قەدەغە بێت. سەبر یعنی ئینسان ئەندامەکانی بگرێتەوە لە هەرچی خراپە و خراپەکاری هەیە، دان بە خۆیدا بگرێت لەسەر نەکردنی تاوان و لەسەر گوێڕایاڵیکردنی خوای پەروەردگار. ئەوە بریتیە لە سەبر. هەر کەسێک ئارامگر بێت بەو شێوازەیە خوای گەورە دەفەرمێت ئینەما یوەفە الصابرون ئەجرەهم بغەیری حیساب. ئەو کەسانەی ئارامگرن خوای گەورە پاداشتیان بەبێ حیساب دەداتەوە. چاکە جاری وا هەیە یەک بەدەیە، یەک بە هەفتایە، یەک بە 700 زیاترە، بەڵام ئارامگری پاداشتەکەی بەبێ حیساب و کتاب خوای گەورە هەر خۆی دەزانێت پاداشتی ئارامگری چەندە زۆرە. ويا پیغمبر دفرمي صلى الله عليه وسلم وما أعطي أحد عطاء خيرا وأوسع من الصبر. إنسان هیچ خير و چاکەیەکی پێ نەدراوە کە باشتر بێت و فراوانتر بێت، چاکتر بێت لە چی؟ لە ئارامگەری لە پێناوی خوای پەروەردگاردا. هیچ چاکەیەک بە ئینسان نەدراوە ئەوەندەی سەبر و ئارامگەری چاک بێت، ئەوەندەی سەبر و ئارامگەری پاداشتی بۆ ئینسان هەبێت. يوفى الصابرون أجرهم بغير حساب. ببي حساب وكتاب خوي جورا پاداشتی إنساني آرام قرد داتوا. إمام علي دفرميت بدنجكي برس هواري دكردو دي فرمو چي دي فرمو إن الصبر من الإيمان. بزانن كصبر وآرام قري لإيمان ويا وآرام قري لإيمان دا وكو چي وايا وكو سر وايا بو جستي إنسان. ئەگەر جەستە سەری پێوە نەبێت، سەری نەبێت، بەڕاستی ئەو جەستەیە هیچ ڕۆحی لەبەردا نابێت و دەبێ بیخێ ناو گۆڕستانەوە بیخێ ناو قەبرەوە. ئەو جەستەی ئینسان بەهۆی ئەو سەرەیەوە وەستاوە، بەهۆی ئەو ڕۆحەیەوە کار دەکات. ئەو سەبرا لە ئیماندا وەکو سەر وایە بۆ جەستەی ئینسان و دەیفەرموو ئاگادار بن کە بەڕاستی ئەو کەسەی سەبر و ئارامی نەبێت ئەو کەسە ئیمانی تەواو نییە. فەرمایشتێک و قسەیەکی زۆر جوانەکە ئیمامی عەلی دەفەرمێت. بۆیە خوای گەورە پێمان دەفەرمێت وئەن تەصبیروا خەیڕ لەکم. بەڕاستی ئەگەر ئارامگر بن ئەو ئارامگریە بۆ ئێوە باشتر و چاکترە، باشتر و چاکترە لە دنیا و قیامەتدا کە ئینسان ئارامگر بێت. ئیبن مەسعود دەفەرمێت ئیمان لە دوو شتدا و لە دوو بەشدا خۆی دەبینێتەوە. بەشێکیان بریتیە لە ئارامگەری، بەشەکەی دیکەی بریتیە لە سوپاسگوزاری لە پێناوی خوای پەروەردگاردا و لەسەر ڕەزامەندی خوای گەورە و لەسەر ئەو ناز و نیعمەتانەی کە خوای گەورە بە ئینسانی داوە. واتە سەبر و ئارامگەری نیوەی ئیمانە، نیوەکەی دیکەی بریتیە لە شوکر. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم سرم سۆڵماوە لە کاری ئینسانی ئیماندار ئین ئەمڕه كله له خیر. هەموو کارێکی هەر خەیرە. وەختێک تووشی ناز و نیعمەت و وەختێک تووشی بەخششێک دەبێت سوپاسی خوای گەورە دەکات هەر خێرە. وەختێکیش تووشی تاقیکردنەوەیەک دەبێت، تووشی بەڵاو موسیبەتێک دەبێت، ئەو کەسە خۆی دەگرێت سەبر و ئارام دەگرێت، ئەوەش هەر بەخێر بۆ ئینسان تەواو دەبێت. حەسەنی بەسری دەفەرمێت بەڕاستی ئارامگری گەنجینەیە کە خوای گەورە تەنها بەو کەسانە دەیبەخشێت کە لە لای خوای گەورە زۆر بەڕێزن. واتە ئەی ئینسان بزانە ئەگەر ئینسانێکی ئارامگری
ئەو ئارامگریەت مانای وایە لە لای خوای گەورە زۆر بەڕێزی، مانای وایە ئینسانێکی بە قەدر و قیمەتی لە لای خوای پەروەردگار، گەنجینەیە کە خوای گەورە دەیبەخشێ بەو کەسانەی کە خوای گەورە ئەو بەندانەی خۆش دەوێت. بۆیە خوای گەورە ئامۆژگاریمان دەکات، ئەمرمان پێ دەکات: یا ئەیها الذین ئامنوا اصبروا، ئەی ئەو کەسانەی کە ئیماندارن، خۆتان بە ئیماندار دەزانن، ئارام بگرن لە پێناوی خوای پەروەردگاردا، لەسەر عیبادەتی خوای گەورە، لەسەر نەکردنی تاوان، لەسەر بەڵاو موسیبەتێک کە بەسەرتان هاتووە ئارامگر بن. ئەو ئارامگریە خێرە بۆ ئینسان و بەخێر تەواو دەبێت، و خوای گەورە ئەو کەسانی خۆش دەوێت کە ئارامگرن. سەبر وەکو زانایان باسییان کردووە دەبێتە سێ بەش. بەشێکی ئەوەیە کە ئینسان ئارامگر بێت لەسەر تاعەت و عیبادەتی خوای گەورە، بەردەوام بێت لەسەر ئەو عیبادەتەی کە دەیکات. جاری وهەیە ئینسان چەند ڕۆژێک، ساڵێک، مانگێک لە عیبادەتدا زۆر چالاکە، بەڵام دواتر خاو دەبێتەوە، دواتر کەمی دەکاتەوە، ئەوەی کە کردوویەتی نایکات، یاخۆ هەیە هەر لە ڕەمەزاناندا عیبادەت دەکات، یان لە چەند ڕۆژێکی دیاریکراودا، بەڵام ئارامگر نییە هەتاوەکو مردن لەسەر ئەو عیبادەتانە. بۆیە بەشی یەکەمی سەبر، جۆری یەکەمی سەبر ئەوەیە کە ئینسان لەسەر عیبادەت و تاعەتی خوای گەورە ئارامی هەبێ و هەروەها ئینسانێک بێ کە دان بەخۆیدا بگرێت. بۆیە دایکمان عایشە وەختێک لە پێغەمبەر دەپرسێت صلی الله علیه وسلم: بۆچی هەندە خۆت ماندوو دەکەی لە عیبادەتدا؟ خوای گەورە لە گوناهی ئەوەل و ئەوەل ئاخرت خۆش بووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەرامبەردا دەفەرمێت: ئایا نابێ من لە بەرامبەر ئەو ناز و نیعمەت و چاکەی خوای گەورەدا شکر و سوپاسی خوای پەروەردگار بکەم؟ ئەوەش بریتیە لە سەبر و ئارام لەسەر عیبادەتی خوای پەروەردگار. جاری وهەیە ئینسان لە زۆر ئیمتیازی دنیایی بێبەش دەبێت، دەبێ ئینسان سەبر و ئارامی هەبێت لە پێناوی ئیمانەکەیدا، لە پێناوی مەبدە و بیر و باوەڕەکەتا سەبر و ئارام بگریدان بە خۆتدا بگری. ئەو سەبر و ئارامە دەبێتە مایەی ئەوەی کە خوای گەورە لە ئینسان ڕازی بێت و ئینسان کەسێکی سەرفراز بێت وەختێک لە پێناوی خوای پەروەردگاردا دان بە خۆیدا دەگرێت. دووهەم جۆری سەبر ئەوەیە کە ئینسان لەسەر نەکردنی گوناه و تاوان ئارامگر و خۆگر بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم وەختێک بۆمان باسی ئەو حەوت تاقمە دەکا کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سایە و سێبەری خوای گەورەدا حەشر دەکرێن، ئەو کەسە یەکێک لەوانە ئەوەیە کە وەڕەجوڵ دەعەته ئیمرەئەة ذات منصب وجەمال فقال إني أخاف الله. گەنجێکە کەسێکە کە ئافرەتێکی جوان و ئافرەتێکی دەوڵەمەند و خاوەن پەلا داوای خراپەی لێ بکە، بەڵام ئەو لە پێناوی خوای گەورەدا خۆی دەگرێت، دەڵێت چی؟ دەڵێ إني أخاف الله، کاکە من لە خوای پەروەردگار دەترسم. ئەو ترسی خوای گەورە وای لێ دەکات کە گوناه و تاوانی پێ نەکرێت، لەسەر نەکردنی گوناه و تاوان، نەشکاندنی سنوورەکانی خوای گەورە ئینسان دان بە خۆیدا بگرێت، سەبر و ئارامی هەبێت. ئەوە جۆری دووهەمی سەبرە. وەکو یوسف پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت، وەختێک خراپە ڕووی تێکرد، وەختێک ئەو ئافرەتە ویستی ڕووی، وەختێک ویستی بەرەو خراپەی ببات، وەختێک ویستی خراپەی توش بکات، بەڵام خۆڕاگر بوو، خوای پەروەردگاریش هاوکاری کرد و خراپەکەی لێلادا. بۆیە ئەنەس پێمان دەفەرمێت کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم: زمانێک بەسەرتان دادێت، تووشی زمانەیەک دەبن، تووشی کاتێک دەبن کە دەستگرتن بە دینەوە وەکو ئەوە دەست بە ئاگر و پشکەوە بگری، ئەوەندە ناڕەحەتە، ئەوەندە خراپەکاری زۆرە، بەڵام ئینسانێک خۆی دەگرێت لە پێناوی خوای پەروەردگاردا، بەڕاستی ئەو کەسە پاداشتی لە لای خوای پەروەردگار بێ ئەژمار هەیە. مەیموونی کوڕی میهران دەفەرمێت بەڕاستی ئینسان وەختێک بەڵام موسیبەتێکی بەسەردێت خۆی دەگرێت، ئەوە زۆر شتێکی جوان و پاداشتێکی زۆر گەورەی هەیە بۆ ئینسان، بەڵام بەڕاستی ئارامگەری لەسەر نەکردنی گوناه و تاوان زۆر جوانترە و زۆر گەورەترە، چونکە جاری وهەیە ئینسان لەسەر بەڵام موسیبەت خۆگرە، بەڵام لەسەر نەکردنی تاوان خۆگر نییە، لەسەر نەخواردنی حەرام و قەدەغەکراوەکان خۆگر نییە و خۆی پێناگیرێت، زڵەوی نەفسی خۆی پێناگیرێت. بۆیە جۆری دووهەمی سەبر کە بریتیە لە ئارامگری لەسەر نەکردنی گوناه و تاوان زۆر گەرینگە و هەروەها زۆر گەورەیە. سێم لە جۆرەکانی سەبر و ئارامگری بریتیە لە ئارامگری لەسەر ئەو بەڵاو موسیبەتانەی کە بەسەر ئینسان دێن، ئینسان تاقی دەکرێتەوە، جاری وهەیە بە لە دەستدانی خۆشەویستان، ماڵ و سامان و هەر شتێکی دیکەش خوای گەورە ئینسان تاقی دەکاتەوە کە ئینسان خۆگر بێت. ئەوەش جۆری سێمی خۆگریە و هەروەها سەبر و ئارامگریە. وەکو یعقوب وەختێک لەسەر لە دەستدانی کوڕەکەی
فصبر جميل خوای گەورە دەفەرمێت بە سەبر و ئارامگریەکی زۆر جوان و چاک و ڕێک و پێک ئارام دەگرێت و شتێک ناکا کە خوای پەروەردگار لێی تۆڕە بێت. ئەو نمونەیە کە خوای گەورە بۆمان باز دەکات بۆ ئەوەی ئێمەش فێر بین لەسەر لەدەستدانی خۆشەویستان و هەر بەڵام موسیبەتێک ئارامگر بین لە پێناوی خوای پەروەردگاردا. ئەیوب پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت وەختێک تاقی دەکرێتەوە بە نەخۆشی چەند ساڵ نەخۆش دەکەوێت کاتێک کە سەبر و ئارام دەگرێت خوای گەورە لە قورئاندا زیکری دەکا و باسی دەکا بۆ ئەوەی ئێمەش بە ڕێگای ئەودا بڕۆین و تەماشای ئەو بکەین و هەروەها خۆمان بڕازێنینەوە بە سیفەتی پێغەمبەران سەلات و سەلامی خوای گەورەیان لەسەر بێت. بۆیە خوای گەورە دەربارەی دەفەرمێت ئینا وەجەدناه صابیرا، ئێمە ئەومان بینی کە ئارامگر بوو. واتە خەڵکی ناموسڵمانان ئێوەش ئارامگر بن تەماشای پێغەمبەران کەن. نعم العبد إنه أواب، چاکترین بەندە بوو ئەو زۆر دەگەڕایەوە بۆ لای خوای گەورە و یەکێک لە سیفەتەکانیشی ئەوە بوو کە ئارامگر بوو. شوڕەیح قسەیەکی زۆر جوان دەکات دەفەرمێت وەختێک خوای گەورە بەڵام موسیبەتێکم بەسەردێنێت ئەمن سوپاسی خوای پەروەردگار دەکەم لەسەر چەند شتێک. خوای گەورە تاقی دەکاتەوە بەڵام موسیبەتێکی بەسەردێنێ بەڵام دەفەرمێ ئەمن لەسەر چەند شتێک سوپاسی خوای پەروەردگار دەکەم. یەکەم لەسەر ئەوە کە بەڵام موسیبەتەکە گەورەتر نەبوو. جاری وایە ئینسان بەڵام موسیبەتێکی بەسەردێ بەڵام گەورەتریش هەیەلەوە بیر بکەوە سوپاسی خوای گەورە بکە کە بەڵام موسیبەتەکە گەورەتر نەبوو. ئەنجا لە بەرامبەری ئەوەدا سوپاسی خوای گەورە بکە کە خوای گەورە سەبر و ئارامی پێداوی دەتوانی سەبر بگری. ئەوە سوپاسی خوای گەورەی دەوێت. سوپاسی خوای پەروەردگار بکە کە خوای پەروەردگار پاداشتی پێداوی لەسەر ئەو سەبر و ئارامە. چوارەمیان دەفەرمێت سوپاسی خوای گەورە دەکەم کە ئەو تاقیکردنەوەی لە دینمدا نەبوو. چونکە جاری وهەیە ئینسان لە دیندا تاقی دەکرێتەوە ئەگەر خۆی نەگرێت بەڕاستی ئینسان خەسارەتمەند دەبێ خوا پەنامەندات. بۆیە وەختێک ئینسان سەبر دەگرێت لەسەر هەموو بەڵام موسیبەتێک بەڕاستی ئەوە ئینسان جوان دەکات و دەیکاتە خۆشەویستی خوای پەروەردگار. وەختێک بەڵام موسیبەتێکت بەسەر دێت سوپاسی خوای گەورە بکە لەوەی کە بەڵایەکە گەورەتر نەبوو، بەڵاو موسیبەتەکە لە دینداری دانەبوو. سوپاسی خوای گەورە بکە ئەو ئارامگریە بۆت دەبێتە خێر و پاداش. ئینسانی موسڵمان هەموو کارێکی هەر خێرە ئەگەر نیەتی بۆ خوای گەورە بێت و لە بەرامبەر خوای پەروەردگاردا ئیخلاصیەتی هەبێت. بۆیە ئیبن الجەوزی دەفەرمێت پیاوێکم بینی کە تەمەنی 80 ساڵ دەبوو بەڵام وەختێک کە بەڵام موسیبەتێکی بەسەر هات کە نوێژەکانی لە مزگەوت دەکرد و ئینسانێکی نوێژ خوێن بوو تەمەنی 80 ساڵ بوو بینیم کە بەڵام موسیبەتێکی بەسەر هاتووە ناشکری دەکرد و خۆگر نەبوو. زانیم کە نوێژەکانی هەر عادەتین ئەو عیبادەتە کاری تێ نەکردەوە وەکو پێویست. ئینسان کە عیبادەتێک بکات بەڕاستی ئەو عیبادەتە دەبێت کاری تێ بکات و ئەو عیبادەتە فێری هەموو سیفەتێکی بەرز و جوانمان بکات. هەندێک لە سوودەکانی سەبر و ئارامگری لە پێناوی خوای پەروەردگاردا. یەکەم ئەو کەسەی ئارامگرە خوای پەروەردگار خۆشی دەوێت. والله يحب الصابرين، خوای گەورە ئینسانی ئارامگری خۆش دەوێت کە بەرزترین چاکە و ناز و نیعمەتیش ئەوەیە ئینسان خوای گەورە خۆشی بوێت. ئەو کەسەی کە ئارامگرە خوای پەروەردگار لەگەڵیدایە. بێگومان هەر کەسێکیش خوای گەورە لەگەڵی دابێت بەڕاستی گەورەترین هێز و قووەتی هەیە. خوای گەورە دەفەرمێ وەصبیروا، ئارامگر بن لە پێناوی خوای پەروەردگاردا چونکە ئین الله مع الصابرین، خوای گەورە لەگەڵ ئارامگراندایە کە بەڕاستی گەورەترین چاکە ئەوەیە کە ئینسان خوای گەورەی لەگەڵ دابێت و خوای گەورە لێی ڕازی بێت و خوای پەروەردگار ئەو کەسەی خۆش بوێت. سوودێکی دیکەی ئارامگری ئەوەیە کە ئینسان وەختێک ئارامگر بوو پاداشتی زیاد دەکات و پاداشتێکی بێژمار وەردەگرێت. إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب، خوای گەورە بەبێ حساب و بەبێ کتاب و حساب پاداشتی ئینسانی ئارامگر دەداتەوە کە خوای گەورە بۆ خۆی دەزانێت ئەو پاداشتە چەندە زۆرە. یەکێکی دیکە لە سوودەکانی ئارامگری ئەوەیە کە خوای پەروەردگار سێ چاکە و فەزڵی بۆ ئینسانی ئارامگر کۆ کردوتەوە لە ئاەتێکدا کە نەدراوە بە غەیری ئینسانی ئارامگر. خوای گەورە وەختێک باسی ئینسانی ئارامگرمان بۆ دەکا کە دەفەرمێ وەبەشیر الصابرین، مژدە بدە بەو کەسانەی کە ئارامگرن لە پێناوی خوای پەروەردگاردا، ئەو کەسانەی کە الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. وەختێک بەڵام موسیبەتێکیان بەسەر دێت ئەو زیکرە و ئەو وردەیە دەڵێن إنا لله وإنا إليه راجعون، ئێمە ئی خوای پەروەردگارین، لەلایەن خوای پەروەردگارەوە هاتوین، خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە بۆ لای خوای گەورەش دەگەڕێنەوە.
ئەو کەسانەی کە ئەو زیکرەیە دەڵێن لە کاتی بەڵاو موسیبەتە خوای پەروەردگار سێ چاکەی بۆ ئەو کەسانە دەستنیشان کردووە لەو ئاەتەدا دەفەرمێت ئولائیکە عەلەیهیم صەڵەوات من رەبیهم ئەو کەسانە لەلایەن خوای پەروەردگارەوە لێخۆشبوونی خوای پەروەردگاریان بۆ هەیە و هەروەها ستایش دەکرێت لەلایەن خوای پەروەردگارەوە سەڵەواتیان لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ هەیە و ڕەحمە و هەروەها ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگاریان بۆ هەیە و خوای گەورە بەزەی پێدادێنەوە ئەنجا و ئولائیکە هم المهتدون بەڕاستی ئەو کەسانە کەسانێکی ڕێنمونی کراون واتە ئەو کەسانە کە ئارامگرن خوای پەروەردگار لێیان خۆش دەبێت خوای پەروەردگار بەزەی پێیان دادێتەوە ئەو کەسانەش کەسانێکن کە لەسەر ڕێگای ڕاستن ئەوە سوودی ئارامگریە کە خوای گەورە لەو ئاەتەدا سێ چاکەی بۆ ئینسانی ئارامگر داناوە و باسی کردووە کە بۆ غەیری ئینسانی ئارامگر ئەوە باز نەکراوە ئەنجا سوودێکی دیکەی ئارامگری ئەوەیە کە بەهەشتی خوای پەروەردگارە خوای گەورە بەهەشت بە ئینسان دەدات خوای گەورە ئینسان دەخاتە ئەو بەهەشتە پڕناز و نیعمەتە وەکو دەفەرمێت ئینی جەزەیتهم اليوم بما صبروا أنهم هم الفائزون ئەو کەسانە پاداش دەدرێنەوە بەچی بەوەی کە سەرفرازن بەوەی کە خوای گەورە بەهەشتیان پێدەدات بەوەی کە خوای گەورە دەیان خاتە ناو بەهەشتەوە ئافرەتێک هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتی ئەی پێغەمبەری خوای بورانەوەیەکم لەگەڵدایە وەختێک کە دەبورێمەوە جەستەشم بەدەر دەکەوێت دوعام بۆ بکە خوای گەورە شیفام دات پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئەگەر پێت خۆشە ئارام بگرە خوای پەروەردگار بەهەشتت پێدەدات لە بەرامبەر ئارامگریەکەدا بۆیە ئارامی گرت هەر ئەوەندە داوای کرد کە جەستەی بەدەر نەکەوێت ئەوەی دیکە ئارام دەگرێت خوای پەروەردگار لە بەرامبەردا بەهەشتی پێدەدات لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم وەختێک خوای پەروەردگار ئینسان بە دوو خۆشەویستەکەی کە چاویەتی وەختێک خوای گەورە لی دەستێنێتەوە و وەختێک بینایی نامێنێت ئینسان لە پێناوی خوای گەورەدا ئارام دەگرێت سەبر و ئارامی هەیە خوای گەورە کە بە تاقی دەکاتەوە بە لەدەستدانی چاوەکانی ئەو کەسەش کە ئارامگرە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم پاداشتی ئەو کەسە بەهەشتە کە ئینسان لەسەر ئەو بەڵام موسیبەتە ئارام دەگرێت خوای گەورە بە بەهەشت پاداشتی ئەو جۆرە کەسانە دەداتەوە سوودێکی دیکەی ئەوەیە ئینسانی ئارامگر ئەو کەسانەی کە ئارامگر بوون لە ڕۆژەی قیامەتێدا فریشتەکان سەلامیان لێ دەکەن فریشتەکان سەلام لەو کەسانە دەکەن کە ئارامگر بوون وەکو خوای گەورە دەفەرمێت والمەلائیکەة يدخلون عليهم من كل باب لە هەموو دەرگایەکەوە فریشتەکان دەچنە لایەن و هەروەها سەلام عەلەیکم فریشتەکان پێیان دەڵێن چی لە ناو بەهەشدا کە سەلامیان لێ دەکەن پێیان دەڵێن سەلام عەلەیکم بما صبرتم سەلامتان لێ بێت سەلامەت بن ئەمڕۆ سەلامی خوای گەورەتان لێ بێت بەهۆی چیەوە بیما سەبەرتم بەهۆی ئەوەی کە ئارامتان گرت لە دنیادا لە بەرامبەر بەڵاو موسیبەتەکاندا لە بەرامبەر لەسەر عیبادەتەکان لە بەرامبەر نەکردنی گوناه و تاواندا ئەوڕۆ سەلامی خوای گەورەتان لێ بێت فەنیعمە عوقبە الدار ئەوڕۆ چاکترین و باشترین سەر ئەنجامتان بۆ هەیە کە بەهەشتی پڕناز و نیعمەتە و ڕەزامەندی خوای پەروەردگارە ئەنجا سوودێکی دیکەی ئارامگری ئەوەیە کە لێخۆشبوونی خوای گەورە و پاداشتێکی زۆرە لەلایەن خوای گەورەوە وەکو خوای گەورە دەفەرمێت إلا الذين صبروا وعملوا الصالحات ئەو کەسانەی ئارامگر بوون کردەوەی چاکیان کردووە ئولئیکە لەهم مەغفیرە ئەوانە لێخۆشبوونی خوای گەورەیان بۆ هەیە و ئەجڕ کەبیر و هەروەها پاداشتێکی زۆر گەورەیان لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ هەیە چی لەوە گەورەتر هەیە کە خوای گەورە لێت خۆش بێت کە خوای گەورە لێت ڕازی بێت پاداشتێکی زۆر لەلایەن خوای پەروەردگارەوە دەستخەی بەهۆی ئارامگری لە دنیادا کە ئینسان ئارامگر بووە سوودێکی دیکەی ئارامگری ئەوەیە ئەو کەسانەی ئارامگرن لەسەر لەدەستدانی ڕۆڵەکانیان لەسەر لەدەستدانی خۆشەویستانیان خوای گەورە کۆشکێکیان پێدەدا لە بەهەشتێدا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتی صحیحە بۆمان باز دەکات دەفەرمێت کاتێک کە ئینسان منداڵێکی دەمرێت خوای گەورە بە فریشتەکان دەڵێت کە ڕوحی کێشاوە پێی دەڵێت ئایا ڕوحی بەندەکەی منتان وەرگرتەوە ڕوحی بەندەی ئەو منداڵەتان وەرگرتەوە ڕوحی منداڵەکەی بەندەی منتان وەرگرتەوە واتە
ئەو کەسە منداڵی مردووە خوای گەورە لێیان دەپرسێ زاناترە بەڵام بۆ ئەوەی فێری ئێمەی بکات دەڵێن بڵێ ئەی خوای پەروەردگار خوای گەورە پێیان دەڵێت میوەی دڵت کە منداڵ وەکو میوەیەکی دڵ وایە ئایا ڕوحتان کێشا و میوەی دڵتان لێ وەرگرتەوە لەو بەندەیەم دەڵێن بڵێ ئەی خوای پەروەردگار جا خوای پەروەردگار لێیان دەپرسێت ئایا ئەو بەندەیە چی وتووە لە کاتێکدا کە ئەو منداڵی لە دەستداوە منداڵەکەی دەمرێت فریشتەکان دەڵێن ئەی خوای پەروەردگار حەمد و سەنای تۆی دەکرد دەگەڕایەوە بۆ لای تۆ دانی بە خۆیدا دەگرت لەسەر ئەو بەڵاو موسیبەتە و لە دەستدانی ئەو منداڵەیەی خوای پەروەردگار دەفەرمێت کەواتە کۆشکێک بۆ بەندەکەم دیاریکەن لە بەهەشتێدا وەسەموه بەیتە الحەمد و هەروەها ناوی بنێن لێ بنووسن ئەو کۆشکە کۆشکی ئەو کەسانەیە کە سوپاسگوزارن کەدان بە خۆیان دادەگرن لەسەر مردنی منداڵەکانیان لەسەر لە دەستدانی خۆشەویستان ئەو کۆشکیان پێ بدەن لە ناو بەهەشتێدا ئەوە لە سوودی ئارامگریە وەختێک ئینسان ئارام دەگرێت لە پێناوی خوای پەروەردگاردا خوای پەروەردگاریش کۆشکێکی پێدەدات کە ئەو کۆشکە کۆشکی حەمدە و کۆشکی ئەو کەسانەیە کە سوپاسگوزارن لە بەرامبەر لە دەستدانی خۆشەویستان و هەروەها ڕۆڵەکانیان جوان گوتراوە کە دەڵێن بەڕاستی سەبر تاڵە زۆر قورس و گرانە بەڵام بەرەکەی زۆر شیرنە و بەرهەمەکەی زۆر شیرنە بۆ ئینسان پاداشتەکەی زۆر گەورەیە کە بریتیە لە بەهەشتی خوای پەروەردگار لە ناز و نیعمەتی خوای پەروەردگار بۆیە خوای گەورە وەختێک باسی ئەوانەمان بۆ دەکات والذین صبروا ابتغاء وجه ربهم ئەو کەسانەی ئارام دەگرن لە پێناوی خوای پەروەردگاردا و هەروەها نوێژ دەکەن و هەروەها دەبەخشن بە نهێنی و ئاشکرا و هەروەها چاکەکارن ئولائیکە لەهم عوقبە الدار ئەوانە چاکترین سەرنجامیان بۆ هەیە ئەنجا جەنات و عەدن ئەو سەرئەنجامە ئەو چاکەیە بەهەشتی خوای پەروەردگارە کە هەتاییە یەدخولونەها کە دەچنە ناو ئەو بەهەشتە خۆیان و هەروەها ڕۆڵەکانیان و خێزانەکانیان و هەروەها باوکو دایکیان ئەنجا والمەلائکەة یەدخولون عەلەیهم من كل باب فریشتەکانیش لە هەموو دەرگایەکەوە دەچنە لایەن سەلام عەلەیکم بما صەبرتم سەلامیان لێ دەکەن لە ناو بەهەشتدا فەنیعمە عوقبە الدار بەڕاستی ئەوەش چاکترین سەرئەنجامە و باشترین شوێن و باشترین نیعمەتی خوای پەروەردگارە کەواتە ئەو کەسەی کە ئارامگرە سەرفرازە چونکە خوای گەورە لێ ڕازیە چونکە خوای گەورە خۆشی دەوێت چونکە خوای گەورە لەگەڵ ئارامگراندایە و ئەو کەسانەی ئارامگرن خوای پەروەردگار لە بەرامبەردا ناز و نیعمەتی خۆیان پێدەدا لە بەهەشتدا و پلایان لە لای خۆی بەرز دەکاتەوە وە کەسانێکی بەهەشتین خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی ئێمەش بگێڕێت لەو کەسانەی کە ئارامگرن لە دنیادا لەسەر هەر بەڵاو موسیبەتێک کە بەسەریان دێت لەسەر عیبادەتی خوای گەورە لەسەر نەکردنی گوناه و تاوان بمانگەڕێ لەو کەسانەی کە ئاوا ئارامگرن و لەو کەسانەی کە سەرفراز دەبن لە دنیا و لە قیامەتدا و لەو کەسانەی کە خۆشەویستی خوای گەورەنە و خوای گەورە لە قیامەتێدا دایان خاتە ناو بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆی ئێمەش یەکێک بین لەو کەسانە کە ئارامگرین لە دنیادا و بەختەوەر دەبین لە قیامەتدا آمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.